افكله لنابندا قزا چمچمال دكبه دی فیچر اخویا ایروی ده می بهتر بحثات زنبورا یارستانان بکن. محمود جلایر یک دیارترین وینکش و هنرمند کرده. تماشاوان دلال دما خوش به از سوره حسارینا کیف خوشم کج ایرو شونده ده برنامه چاوی رو داویده هر روز دوشنبه 2 ساعت دهانده میوانا مالاوا بن دنباوی برنامه ده ام هاول دیدن همو چیروکن جواز و بالکش کوگریدای جیهان و کردستان هر وهانه توین جدا با بکن فیچرین بالکش و پیشکش و بکن همو تشتی و چیروک کن حجت کن هندو خوازن ببین فیچرین بالکش هندو کنن دریا ایمیل اما و هجمارة تليفون اما بوماري بكن واما يجي حاول بدكم بكن فيتشرين بالكش وجوان و بيشكشي وبكن دي كمين فيتشر ما ايرو دكم بيشكشي وبكن او جي لسر كلها سبيا حصارة كل قضايا شمال دكبه فرم كلها سبيا حصار يكجي كلهن هري بالكش كردستاني هي لأذكله لبارزقاه سليمانية كبه لقضايا شمال بتايبت او كله لسر بلنترين جري دبرا يانجي قزا چمچمان دكبه كو او گر ديروكا خوبت گره سردما كفرين دنبا ليكولين انده دردكبه كو تيمك الماني دسالا ده حزرو دهانده ليكولين قربون و در كتبو كو گلك پارچين كوزان و پارچين شنواري لوه دبره هلن افكله لنابن دا قزا چمچمان دكبه دنبا في چرا كو هفكار ما حيدر عمر بما حاضر كريه اما بهتر كلها حصار ناس بكن قلعة چمچمال كبا قلعة سبي حصار ناسراوه كيوتنا وراستي چمچمال استا تقريبا يكا كلا گورترين و برسترين گرد كون ناسيكان يا كونكاني ناوچكي خوي استا گرنگيكي زوري هيا برزكايا ديارة كتشيني زور كوني تدا لبرلاني كما چاخكاني پیش ميجو لسردمي چاخي برديني نوية وكبو يكم جار دهات و گوندي كشتوكالي دروس كراوه و بيگومان سردماني چاخي برديني كان زعيشي تايا كالكوليتيك هروكو هندق لا پارچه گلينه و گوزكان كدوزراوتوا آماجمان بو اكن اگر ريب كولي نوا وبتواين بقينا بنككي من قناعتي طاوم هيك شوي نشتجيبوني تاها وترخي تشرمو لو انا كونتري چونك تشرموش دركوتو اسا لو ميجويك ناسرا وكونترا قردي كون ناسي للاي خلق واروشتو كي بين الان قردي دسكرد يعني قردي تورك الرجال بس لا راسيه وهينيه قردي يكنيه بتورك الرج دروس كرابي وبرس كرابيتو بكلكبوني خاشاك وخول وتبوتوز و پاش روکی آجال و مرو و همو جوره روخانی خان و داشورانی دیوار و بانی قری مالکان و کاب بی اوی مرو ل ماوی تمنی خویا تبینی بکا با ماوی کی زور ورده چین درز به چینی کورناسیانه چینی شنواریانه هر چینی نزدیکی به معدل ل بیزبو 40-50 سانتیمتر که جاری واه کمتره جاری توز زورتره اول ماوی سده یا 70 سال یا 80 سال درز به کلا کابه لبرو امانه هموی کسری گردی وکو گردی سپی حساره کی بریتیه ل کلاکبونی چینی کونناسیانه یک لدو یک ل سدمی کونوا حتی تازه او دی کلی نوانی که کراون تیدا هندی که اندرین خصو او کنو پشتینی که تیمی کی بیگانه آلمانی کردی ل 2010 تقریبا بو هندی که شنواریان دوزیه و که پارچه گلینه و شنواری تر که آماجبون بو بونی شنواری نشتجبون لوکو باسم که لطاخی بردینی کانزاییه و حتی آخر چین که صدمی پیش دزبین دولتی عراق صدمی کۆتایەکانی عوسمانی و سەدەیە کۆنترۆل ئەوانە بێگومان مەبەستەکەی چییە؟ مەبەست ئەوە نییە کە لە شوێنەکە گردەکە دروست نەکراوە تا ڕێن بە مەبەستی ئەوە دروست کراوە بێتە قەڵایەک نە خۆی ئاوادانیەکە و بەرزە بێتەوە وەکو قەڵای هەولێر وەکو قەڵای کەرکووک بەڵام لە شوێنێکایە کە لەسەر شارڕێکی زۆر گرنگی مێژووی بووە
ولا نزیک بوو لە دەربەندی بازجانیش کە ئەویش دەربەندێکە کە هەموو ڕێگەکان ئەبێ بێنەوە ئەوهی ئەو ناوچەیە شارەکە بەوێ ڕۆشتووە لەبەرەوە شارێک بووە بێگومان کشت و کاڵی بووە و بێگومان بازرگانیش بووە. جێی داخە کە تا ئێستا ئەو کنە و پشکیرانە کە کراون زۆر کەم و کورتخایەن بوون نەتوانراوە فیافرانە کەوتون کنە و پشکینی تاوای تا بکرێ و بەڵگەی زیاتر دۆزرێتەوە بەڵگە بیناسازیەکانی بەڵگەکانی تری نووسین بە تایبەتی تاکو بزانین لە کۆنا ناوی چی بووە چ ئەوەدانیەک بووە چ قەومێک لەوێ ژیان ئێمە ئازانین ناوچەیەک دەسەڵاتی گوتی بووە لولویی گەشتونەتە ئەوێ تا ڕادەیەک خوودیەکان بێگومان دەستیان گەشتۆ بەوێت لەبەرەوە هەندێک توێژەر و هەندێک کۆنەناس باوەڕان وایە کە شاری ئازوخینوم بوو بێ کە شارێکی گەورە بووە کاتی خۆی هەندێک نەخێر ئازوخین و لای ئاغجەلەرە زیاتر بەولاوە بووە لەوانەیە ئەو شارە بێ کە لە دەقەکانە بە بوودا یا بودووە ناوی هاتووە. ئێستا ئەگەر بکرێ لەم بارودۆخەیە کنە و پشتینی تا بکرێ ئەگەر نا بپارێزرێ چونکە بەداخەوە لە ناوچەکەی ئێمە وڵاتی ئێمە عێراق هەمووی و کوردستانیش بە تایبەتی شوێنەوار لەبەر شاڵاوێکی گەورەی وێرانکردن و تاڵانکردن و هەڵکردن و تەجاوزایە خەڵک هەیە هەر گردەکە هەمی داگیرەکە خەڵکتر هەیە ئیشی تیاکە باندیان دروست کردووە ئیشی تیاکەن لە زۆر شوێنەوارە بەداخەوە تووشی تاڵانەیەکی گەورە بوو ئەبن وە بوون و وەکو کتێبێکی دەگمەن وایە ئەم شوێنەوارە کۆنانە کە لاپەڕێکی هەڵوێتەوە لاپەڕەکە سەر هەڵوەرە بدەستەوە ئەمیش وایە چونکە هەمی زانیاریە کە کەسێک بە نەزانی و بە بێ زانستی هەڵیەکە نێ وێرانیەکە ئەگەر بکرێ ڕزگار بکرێ کنە و پشکینی تا بکرێ زۆر باشە بێ لاپەڕەیەکی زۆر گرنگی مێژوی ئەم ناوچەیە و گەلەکەمان ڕووناگە بێتەوە دەرەخرێ ئەگەر نەکرێ بپارێزرێ ئەویش یاسای چاکی ئەوێ وە جێبەجێکردنی یاساکەی ئەوێ زۆر جار کێشە لە یاسایە نییە یاسا هەیە کێشە لە جێبەجێکردنە کێشە لە دەسەڵاتی حکوومەتایە کە ناتوانێت یاساکار وەکو خۆی جێبەجێ بکە. لە باژارێ قەزوینیە ئیرانێ هەژمارەکە زێدە ji Kurdên yarsan hene ku piraniya wan ji navçeyên xwe ji aliyê Sefewiyan ve hatine koçberkirin. Piraniya van Kurdan ji eşîra kaka wendin. Di nava Kurdên yarsan de sambûr amûreke gelekî pîroz e ku nabe titêke bi malekê de û amûra tembûrê li wê malê nebe. Hemû endamên malbatê jî li amûra ya tembûrê baş lê dixin. Di fîçera xwe ya îroyê de me bêhtir behsa tembûra yarsanan bikin. Li deqekê piçekî werin, ez jî piçekî dizanim. من فەرشیدی کاکەوەندم لە ساڵی 1362 هەتاوی لە شاری قەزوێن لەدایک بوومە. لە ساڵی 1375 دەستم بە فێربوونی تەمبور کردووە. ماوەیەک لە لای مامۆستا سەید کەمال ڕەزایی وانەم وەرگرت. ماوەیەکیش لەلایەن کاک بوربەخشی تاهیریان بوو کە لە شاری سەحنەی قەزوین دەژیا. لەو کاتەوە تاوەکو ئێستا کۆنسێرت و ئەلبومی زۆرم هەیە. لە ساڵی 1380 هەتاویش دەستم بە فێربوونی کەمانچە کردووە. ئەوەش فێر بووم. سازی تەمورە بە دوو بەشی جیاباز دەکرێت لە بواری مۆسیقایی کە کۆنترین ئامێری مۆسیقای لە ئێران کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ پێشێستا کە لە ناوچەی شوش لە ئێران دۆزراوەتەوە. بەشێکی دیکەی دەگەڕێتەوە بۆ ئاینی یارسانەکان کە بۆتە هۆی ئەوەی تەمبور بە سازێکی ئاینی پیرۆز ببیندرێت لە ناو یارسانەکان.
بازخوردر خیلی خوبی که در مورد موسیقی دوای ئەوەی پێشوازی زۆر باش لە گروپەکەمان کرا بیرمان لەوە کردەوە کە گروپەکەمان فراوانتر بکەین. لە ساڵی 1394 و 95 هەتاوی گروپی میوزیکی هاناوا کە لە واقعدا ئۆرکێسترایەک بوو بە بەشداری 28 کەس دامەزرا. چەندین کۆنسێرتی زۆر باشمان هەبوو. بەڵام بەهۆی ڕەوشی کۆڕۆناوە لێک دوور کەوتینەوە و ئێستا پێکەوە کار ناکەین. کار نکنیم تا ببینیم این شرایط چی صورت میشه. در رابطه با تنبور با توجه به منابع تاریخی که وجود داره نیگار و وێنەی تەمبورمان لە زۆربەی نووسراوە مێژوویەکاندا کە لەسەر بەرد نووسراون چ لە ئێران چ لە کوردستانی عێراق دیتووە. بۆیە پێم وایە ئەم ناوچانە گشتی ئێرانی گەورە بووە چونکە جێگە و پێگەی تەمبور لە تەواوی ئەو ناوچانەدا دیارە. لەسەر زۆربەی نیگارە بەردینەکان وێنەی تەمبور و تەمبورژەنەکان کێشراوە. هەروەها زۆربەی نووسینەکانیش باسی تەمبور دەکەن. ئەو کاتیش ئەو تەمبورانەی ژەنیویانە پیرۆز بوونە. پێش هاتنی ئاینی ئیسلام میوزیکی ئاینی و هەڵپەرکێ و پرسە و شەڕ و تەنانەت میوزیکی ڕاوکردنیشمان هەبوو. هەر یەک لەو میوزیکانە ساز و ئاوازی تایبەت بەخۆی هەبووە. در کنار بربط و چنگ از جمله سازهایی بوده که در مراسم آیینی ازش استفاده می‌شد. ساز نواش کردیات و قدیم توسط استاد بە بڕوای من بۆ یەکەم جار خوالی خۆش بوو شارەحیمی ئوستاد سید خەلیل بوو تەمبوری هێنایە قەزوین. ئەو تەمبورەی لە قەزوین هەیە بە تەمبوری شاری سەحنە دەچێت. تەمبور لە ناو ئاینی یارسانەکاندا زۆر پیرۆزە. تەمبور زیاتر لەو مەقامانەی حاڵ و هەوای عیرفانیان هەیە دەژەنرێ. تەمبور بەڕای من ڕیشەی ئینسان بوونە. یارسانەکان دەڵێن کاتێک ڕۆح بە ئەمری یا حەق هاتە ناولەش بێقەرار بوو. پاشان جوبرائیل تەمبوری ژەنی و ڕۆح لە ناو جەستەدا قەراری گرت. محمود جلایر یەک ji diyartirîn wênekêş û hunermendê Kurd e. Ew bixwe ji Çewlîga Bakurê Kurdistanê ye. Lêpiraniya jiyana xwe li Ewropayê derbas kiriye. Tabloyên Mahmud Celayir di pêşengehên giştî û taybet de hatine nîşandan. Lê hinek ji tabloyên wî di pêşengehên giring yên Ewropa û Amerîkayê jî hatine nîşandan. Di vê fîçera xwe de em ê bêhtir tabloyên rengoreng ê Mahmud Celayir bibînin. Fermo. او تابلو برهمی کو دکن کتب ساعتان لبر بسکنی و یکو بسر کتین وان دا هور ببی جدست نگارساز کرد محمود جلایر درکتنه. جلایر کتیه دوان پرسان بیکا آخ چیه خوزه و ولات چیه. دداوی دا جی برسوین کوی به دست خستنه دوان برهم نوازه دا بسایا بویاغ و فرچه این خواه لبر جاوین حزگرین هنره راخستنه. چی پرسید tabii zakmayayım. اینکه ما زون را kalkin. Yo zon gerekçe o zon ko çi bikir yani o sanatçı hünermend. Fakat o zon tabii hemen
nîn yani zemun lazım. Mesela me hiriz çora ser zemun da en zon me kert. Yani tabii ki ez işte çoligra umaya uca yo dot biapil coğrafya dot ma tabiat uca köy uca me zap etkilemiş kert. Yani zon aslında çok zap mühim yo kimliği aslında. محمود جلایر کو خلک چولگیه و سالن درج ل اروپا جیان کریه لبر بالا خلکی و یا رخنگرین هنری بسرخوا وکشاندیه. او قاس دتای و او ستیلا کو صبرک بی سینور جیرا دوی هنرمند کرد گیهاندیه سینورین جیهانی جی. لگلک ولاتان، لگلک گالریان، لگلک جهن گردونی جاو بدو هنروی کتنه. کلکسیونر به چارچاوان لبند برهمن وی یه نودمینن. اویدی او به وی قابلیت خواه بویا هنرمندگی ناو دولتی جی. Vallahi işte teberrüt Avrupa'da aslında sanat mı resim mi daha zaf funkin, daha zaf değerdunci. İtiyat bana tema çiyes diyesez yani hand gurime hand fumnikin ki aslında malzeme ma itiyaro yani Velat Maro, Türkiye ra, Kürdistan ra. Çünkü itiyat yani resim mi, son resim mi beni insanlar itiya beni zor herhalde. Yani çünkü yuvazeni buna benine rahat, benine ona çoğu hemen fon bakır, o kadar çikure, çiken vazen vin. Mi yo mesele mesela. د برهمن خود جلایر بالاخوا بهتر داده سر ترمین وکه ناسنامه، نشتمان، عیدیت، کوچبری، آخ و خزایه. چیروکو چیوانکن کو دزاروکاتی دا کتنه گوهیوی پیرا پیرا کرنه کو هنرمند دیروکا خوا یا تاکه کسی جی تومار بکه و بیره کوی یکو بو هستن جهه تجه با آفره. ستایلاوی دنافبره دو دیسیپلینان دا مرف تیده هیله. جدورفا دما تو لوان برهماندنی ری تو دبیقی او ج فوتوکیشه که پکیانه. لی دما تو نیز دبی شوپا فرچه و پیچین وی تکاشی نوا بحرا نگار کشید کن. Ekonomi en resim politik manzara. Yani yok politik en resim est. Yani yok kolaj resim. İtya yani imaj izlenim Kürdistan zafi aslında. Yani mesela resim Ayşe Şan est, Mahmut Baksi est, resim Gerilla est, Seyit Rıza est. Mer semedi yani yo coğrafya çi Kürdistan. Piyarini hay çi de yo cadı yani. Semedi yani işte nume ene çi politik manzara. Keski sürüzer özellikle evet keski sürü est. Az yo çi sembolik aslında. Zaf var dunma ama riyema huma hav çiken devam ken. Yani huma tariha devam kena. محمود جلایر نتن نگارکشه کی به قابلیت له هنرمندگی وسایه کو برچاف که دن ده برچاوین بینر او دبی فرمو جاریجی دورا تماشا بکه او برچاف تبچاو دج میتنگری دج داگرکری او هن رامانن زیرانه لبر تابلوین ویدگرینه محمود جلایر یک جوان هنرمند کرده کو به شیوه خوا به ستایل خوا به طرز و از بجم زمانی کو وید نگارکشی و هنرمندی خدا آفراندیه لسر آستا جهانی بوی مرقیک لگلک ولایتن اروپا پیشنگه هنوی ودن اف درجه یک جگرینترین هنرگه هن ترکیه هنرگه ها بانکه که ترکیه یا مزنه یعنی یا هم بجم دبکو بانکه هری مزن بجی هر چی کاسی ده همو تابلوی نویده ام اردنگاریه که از بیجم کردستان دیبینه بومینک او تابلو به تمامی
پرچه بونه که لسر ام بیجن بحرکه قطرانه و که لسر بحرکه قطرانه رنگینی ادنگاریه که حتی برشاندن لی ام دزانو که او در به همو تشتین که نشان داده جی به رنگین خوشی به وینه و تشتین که حتی بکارانی جی او در کردستانه دما که هنر قلیتا خواه آسته که بلند و چاقه هیزاته دبا که تو لهر دری جهانی یعنی جی لهر درین که وقت دجبری دجی خویا بکن پیشنگین خوشی وکی هنر خوشی نشان بدی او جی حیزا هنریه ویدیو آرتین کو دگل تابلویان حاضر کرنه جی بانگه که خوشبر دخستویته او ته دناوا بیسینوریا بیدنگی و بیکسی را در باسی وی جهانه دکه کو جا آخو خوزای پیکته. راوینسترک روداو استانبول. تماشاوان الهجة دبي حفتة هانزا يا برنامج شافي روداو مجهان زاوية خليك أخوي إيرون أم بهبينا مدام كباش فبدر باس كربه حتى هاني حفتة كردن وفيتشرين جاهز أم دي ساب هبدورة بن خدي بورا به